هەرچەندە هەڵبژاردننی خولی داهاتوی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا تێپەڕیوە، تا ئێستاش هیچ وادەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە ئارادا نییە، حیزبەکانیش نەگەیشتون بەڕێکەوتن. کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێت ئەوان دەمێکە ئامادەن بۆ هەڵبژاردن و هیچ کات لەگەڵ دواخستنی نەبوون، ئەوە دەسەڵاتە یاری بەکات دەکات. کۆمەڵ لەگەڵ ئەوەدایە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە و هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان تێبینی زۆرمان هەیە لەسەر تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان و ئەو تۆمارە ئەوەی کە ئاشکرا خودی کۆمسیۆن لەلایەنەکان هەمومان ڕاگەێنراوە کە 650,000 دەنگدەر زیادە لە ناو تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان. ئەمانە یان دەنگدەری دووبارەن یان ئەو دەنگدەرانن کە لە دەرەوەی وڵاتن یان ئەوانن کە وەفاتیان کردە. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک ڕەتیەکەینەوە کە تۆماری دەنگدەرانی کۆمسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بەکاربێنێ. بۆ ئەمەش داوامان کردبوو کە عێراق بەکاربێ، خۆشبەختانە تا ئێسش لایەنەکان لەسەرەوە کۆچین. سەبارەت بە هەڵبژاردن ئێمە لە کۆمەڵی دادگەری کوردستان بە جددی ڕامانگەیاندووە بەدیلی نەکردنی هەڵبژاردن هیچ بەدیلێک نییە و هەڵبژاردن تەنیا هەڵبژاردن بەدیلێتی و پێویستە هەڵبژاردن ئەنجام بدرێ. ئێمە هەموو ئامادەکاریەکمان دەربڕیوە و هەموو ئامادە سازیەکمان هەیە بۆ ئەوەی کە پرۆسی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام بدرێت، چونکە پۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان ئەگەر زیاد بکرێ کێشە بە قەوارەی هەرێمی کوردستان دروستەکە کە لە کۆتاییە هەمومان زەرمەندین بە تایبەتی و لایەنانەی دەسەڵاتیان بەدەسە و ئەوانن هۆکاری ئەوەی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نەکرێت. کێشەی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان تۆماری دەنگدەران و ناوی دووبارە و یاسای هەڵبژاردن و پرسی کورسی کۆتاکانە. دەوترێت زیاتر لە 700,000 ناوی دووبارە و مردوو لە تۆماری دەنگدەراندا هەیە و لە هەڵبژاردنەکان بەکاردەهێنرێن. لە ئێستاشدا یەکێتی نیشتیمانی هاوڕایە لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لەبارەی پرسی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەوە. پرسی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان ناکۆکی قوڵیشی لە نێوان دوو هێزە باڵادەستەکەی پێکەنەری حکومەت دروست کردووە. یەکگرتووی ئیسلامی دەڵێت دوو حیزبی دەسەڵات هیچ کات کۆک نەبوون لەسەر هیچ پرسێکی سیاسی و بوونەتە گرفت لە بەردەم پرۆسەی دیموکراسی. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پێشتر هەموو ئەو پەیامانی خۆمانمان گەیاندووە سەبارەت بە هەڵبژاردنەکان کە داوامان کردووە کە پێویستە ئەم تۆمارە پاک بکرێتەوە و یاساکە هەموار بکرێتەوە و کێشەکانی کۆمیسیۆن چارەسەر بکرێت و پێشمان وایە لەوەی کەەوە ئەتوانرێت ئەم کارانە هەمووی بکرێت ئەگەر بێت و ئیرادەیەکی ڕاستەقینە هەبێت. ئەو بارودۆخەش ئێستا کە هەیە و هەڵبژاردنەکان بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە شکستی پێوە دیارە بەرپرسیەکەم لە بارودۆخەکە هەردوو حیزبی حکومڕان لە هەرێمی کوردستاندا، چونکە هەر لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا ئەوان هۆکار بوون بۆ شکست پێهێنانی هەموو پرسە دیموکراسیەکان لە کوردستاندا. هەرچەندە نزیکبوونەوەک هەیە و کۆمەڵ و یەکگرتوو گۆڕان و یەکێتی یەک بۆ چوونیان هەیە لەسەر هەڵبژاردنەکان و داوا دەکەن فرەباز نەبێت و هەڵبژاردنێکی پاک بکرێت، بەڵام پارتی بە دیاریکراوی کۆک نییە لەگەڵ لایەنەکانی دیکە و یاری بەکات دەکات. لەم نێوانەشدا تا ئێستا کار بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان نەکراوە و ئەنجومەنی کۆمیسارانیش هەڵنەبژێردراونەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.